ڕێزەکانم حەز دەکەم ئامۆژگاریەکە بۆ خۆم سەرەتا ئەنجا بۆ ئێوەی بەڕێزیش بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەویش ئەوەیە ئێمە ڕۆژێک لە پێشمانە کە پێ دەوترێت ڕۆژی عەرەفە. ڕۆژی عەرەفە خێر و بەرەکەتێکی زۆر گەورە و فراوانی هەیە بە هیچ یەکێک لە ئێمە بێبەش و مەحروم نەبین لێی. ئەم ڕۆژە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەبارەت بە ڕۆژوگرتنەکەی دەفەرمێ صيام يوم عرفة إني لأحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. هەر کەسێک ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بێت ئەوە ئومێدم وایە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وا دەزانم و کە یەقینە و ئەکیدە خوای گەورە دەیکاتە هۆکاری سڕینەوەی گوناه و تاوانی 2 ساڵی، ساڵێکی پێش ئەم ڕۆژەی و ساڵێکی دوای ئەم ڕۆژەشی. کەواتە براکانم ئەگەر بێت ورد بینەوە لە شەریعەتی ئیسلام هیچ ڕۆژێک باز نەکراوە خێرەکەی لە ڕۆژی عەرەفە گەورەتر بێت، ئەجر و پاداشتی ڕۆژوگرتن تیایدا لە ڕۆژە گەورەتر بێت. بۆیە وەکو ڕۆژوگرتن با هەمومان کە لەم ڕۆژانی ڕابردووشدا بە ڕۆژوو نەبوو بین با لە ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بین بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار گوناهی 2 ساڵمان بسڕێتەوە و دەشی سڕێتەوە ئینشاء الله.